ئەگەر ئێمە ئەم قسەی ڕستە ئێمە بەڵگە بە قەدەر دێنینەوە بۆ لا ڕێبوونی خۆمان ئایا بۆ چاکە و باشیەکانیشمان هەر بەڵگە بە قەدەر دێنینەوە یعنی ئەو بێدینانە کە خراپەکارن هەموو خراپەکانیان ئەدەنە پاڵخوا عەجەبەن چاکە بۆ چاکەکانیشیان وا ئەکەن یعنی ئەڵێن کە ئێمە ئەخلاقمان تایە وجدانمان هەیە بەخشندەین بەسەرەن مرۆڤ دۆستین ئەڵێن ئەمەش قەدەری خوا وایە ئێمە چاک بین لەم ڕۆیشەوە نا ئەوان بەس خراپەکانیان ئەدەنە پاڵخوا لەبەرەو عولەما لێرە قاعیدەیەک بەکارهێنن ئەڵێن هو في الطاعة قدري وفي المعصية جبري لطاعتها قدرية قدرية كان كاتي خوي باشا قناعتيان وابو بويك مخير خوان بريارة دلنا شاكا كاني خوان شاكا كان خوان بريارة دلنا جبري كان قناعتيان وابو نا اوان مسيرا الله لشاكا كان خلقي خراب واي لشاكا كان قدرية خوي برياري شاكي داوا خوا هيج منتيكي لسر امنية لخرابكان جبرية خوا خرابي بو كردو اجنا خوي خرابي نا اكرد اما چتر ازوية كي اما بيوانا كي لقل خواي پروردگار